مانگرتنی شۆفێرانی بەڕادەکانی خاڵی سنووری نێودەوڵەتی باشماخە کە ژمارەیان زیاتر لە 100 شۆفێرە ماوەی 3 ساڵە داواکاریان بەرز کردووەتەوە بێکار ماونەتەوە وە خۆیان باسی لێوە دەکەن ژمارەیەک بازرگان کە دەستیان لە پشتە بارەکانی ئەمانیان خۆڕ کردووە 3 ساڵە بەنایاسایی و بازرگانانەم خاوەن بەڕادانیان لە مافەکانیان زەوت کردووە. ڕێگە ئەوە سایقەکانی ئێمە ئیشوکاریان نییە. کۆمەڵی خەڵک خۆڕخی کردووە ئەمانی سارەکانیان سارەکان خۆتانزان لە سەیتەریەی کانی مانگان ڕاگیراون خۆتان لەوە چێ تەسویرێکتان کردووە ئەینا هەموو سیارەکان وتمان تێرین لێرە جێ تێرین سوشەکان تەستیمی مدیری مەرزەکەن ڕۆینەوە نەمانگەرەکەن سیارەمان نایە ئەلابی سووتێنێ بۆمان هەمووی نانیێڵا ئەمە خەڵکاتۆ سیارەکانیان لە خوارەوە گلداوەتەوە سەیتەریە بە ناوی توجار و یان بارەکان یەم بارەکەن لە کاتێکە ئێمە خەتێکی ڕسمی خۆمانمان هەیە کارتێکی ڕسمیمان هەیە کە وەکو عام وەکو هەموو سنفەکان بۆمان هەیە باربارکەن وەکو ترێلە وەکو فلات وەکو کەپس بەڵام وەکو ئێمە ساڵە زیاترە وەساوین هیچ بارێکمان بار نەکردو لە مەرزە ئەچینە هەر شوێنێک شوێنەکان چۆن ئەڵێ وەکو کراون شوێنەکانیان گرتووە بە پارە بە واسیتە بەمانە گیراون ئێمە ناتوانانی بارێ بارکەین ئەچینە لای مدیر کاحاجی بڵێ وعدمان پێ ئەدا بەڵام لەوەچی لە دەسەڵاتی ئەویژانە بێ سەبارەت بە کێشەی ئەم خاوەن بەڕادانە پەیام پەیوەندی بە بەرپرسانی خاڵی سنووری نێودەوڵەتی باشماخەوە کرد بەڵام هیچ کامیان ئامادە نەبوون لەو بارەوە لێدوان بدەن. سەرڕایەوەش هێزێکی ئەمنی زۆر بە مەبەستی کۆتایهێنان بە ناڕەزایەتی خاوەن بەڕادەکان لە دەروی خاڵی سنووریەکە جێگیر کرابوو. خاڵی سنووری نێودەوڵەتی باشماخ دەکەوێتە سنووری قەزای پێنجۆن و هاوسنوورە لەگەڵ شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان بووەتە هۆی دابینکردنی هەلیکار بۆ چەندین بارەلگر و ڕۆژانە هاوڵاتی و گەشتارێکی زۆریش هاتووشەی تێدا دەکەن. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام مەرزی نێودەوڵەتی باشماخ لە قەزای پێنجۆن.